من ئێستا لە ناو ئۆتۆمبیلێکی جۆری فۆرد لینکنام کە مۆدێلی 1970 ئەم ئۆتۆمبیلە تایبەت بۆ باڵیۆزی عێراق لە ئەمریکا دروستکراوە لەو ساڵەدا کە چەندین مواصفاتی تایە. ئێستا کوردێکی خەڵکی کەرکووک خاوەنداریەتی ئەم ئۆتۆمبیلەکە ئەویش کاگوریایە. کاگوریە سڵاو لێبێ. ئەم ئۆتۆمبیل چۆن دەستکەوت چەندێکە لە لاتە؟ ئەم ئۆتۆمبیلە یەک ساڵێکە لە ئەمریکا کڕیمانە لە مەزاد بە موافقە لە کوردستانەوە داخلمان کردووە و ژمارەمان بۆ بەستووە. ئەمە هی باڵێزی ئەمریکا بۆ لە عێراق لە ئەمریکا ساڵی 1970. بەڵێ مواصفاتی ئۆتۆمبیلە چێ تایبەتمەندیەکانی چین؟ مواصفاتی ئەم ئۆتۆمبیلە لە ساڵی 1970 تهدید سورعی بۆ دانراوە، کوشتنی کارەبایە، هەندربرێکی کارەبایە، سەقف سلایت ئەکرێتەوە. ئەم هەموو مواصفاتی تایە لەم ئەمە سەرجەمی ئیشەکە ئێستا؟ هەموو شتێکی ئیشەکە، هیچ شتێکی نییە ئیش نەکات. ئەمە لێرە ئەیبینم 35612 کیلۆمەتر حەقیقی ئەوەندەیە ڕۆشتووە کە کڕیمان 33000 ڕۆشت بوو. حەقیقی 35,000 ڕۆشتووە. نرخی ئەم ئۆتۆمبیلە چەندە کاگوریا؟ ئەم ئۆتۆمبیلە نرخ دیاری ناکرێت لە 2 دەفتەرونیەوە بۆ 3 دەفتەر کە 30,000 دلارەکە هەیە 35,000 دلاری لێداواکات بەو شێوەیە بە جۆرەی پاک و پیسی سیارەکە. بەڵام ئەم سیارێ هەموو جانی لەسەر بیلادە و سپێریشی دانەبەزیوە. باشە کاری ڕۆژانە و بەمە بەڕێەکە یا ئۆتۆمبیلی ترێ هەیە؟ نانە ئۆتۆمبیلی ترم هەیە بەڵام ئەمە هەفتەی جارێ 2 هەفتە جارێ ئەوها سەفەرێکی پێەکەین بۆ مێرگەپان پێچین و بۆ هەولێر پێچین و بۆ سلێمانی پێین و ئەوەندەیە بەکاری هێنین. نەخۆش نیە لێخوڕینی قورس نییە؟ نانا زۆر خۆشە، سوکان هایدرۆلیکە و لەم سیارە تازانە خۆشترە دانیشتن و لێخوڕینی. حەزەکەی بە بچینە دەرەوە دیوی دەرەوەشی بۆ باس بکەی. ئەم ئۆتۆمبیلە مۆدێلی 1970 کە ئۆتۆمبیلێکە بە جوانی ماوەتەوە کە کاگوریا خاوەنداریەکە. کاگوریا ئەمانە لایتی پێوە نییە، چی ئەمە؟ ئەمە کە لایتدا ئەگرسیانی ئەو قەپاغی لایتە ئەکرێتەوە کە لایت ئەکوژێنیتەوە خۆی داخرێتەوە کارەبایە. ئەمە ئەگە کەسێک بێت و نرخەشی باشە باتی فرۆشی؟ ئەگەر نرخەکەمان بەدڵ بێ بەڵێ. چەند ئۆتۆمبیلی کۆنێ هەبووە تا ئێستا؟ تا ئێستا 5 هەیە. چی و چیاوانی تر؟ لینکۆلینێکی 82، ڕۆزڕایزێکی 1982، مارسسێکی 1974، مێرکوریەکی 1982. ئەوانەی تر لە کەرکووکن. بەسی ڕۆزڕۆیسێک کرد هیچێ بوو ئەو ڕۆزڕۆیسە نەوزانی مێژەکەی کڕیمانە نازانین بەڵام ئەویش سیارەیەکی جوانە. گرفتی ئۆتۆمبیلانە چین؟ وڵاتێکە ئەهێنرێن لە دەرەوەی وڵات. ئەمانە لە دەرەوەی وڵاتیانی گرفتی نییە. لێرە لە وەزاری ناوخۆ هەر کەسە بۆی هەیە دانەیەک بە ناو خۆیەوە داخلکە، بەڵام کڕین و فرۆشتنی لەسەر نییە هەتا 5 ساڵ. بەڵام بەس بە کالە ئەم سیارەیە ئێستا من ئەیدەمە دەست پیاوێکی وەک تۆ کالەی بۆکەم 2 ساڵ و دوانیش لای بمێنێ، بەڵام وەک گۆڕینی مرور هەتا 5 ساڵ ئەو سیارەیە داخل نەبوو بێ ژمارەی ناگۆدرێت لە ناو با بڵین سەنەویە لە ناو شخصێکەوە بۆ شخصێکی تر دوای 5 ساڵە گۆڕدێ. ئەبێ ئەو سیارەیە لای ئەو شخصی کە داخلی کردووە 5 ساڵ تەواو کە ئەنجا بۆی هەیە بیگۆڕێت.